ئەمڕۆ بۆ بەشێک لە قوتابیان ڕۆژێکی قورسە تایبەت ئەو قوتابیانەی کە دەیانەوێت لە ماستەر یاخود دکتۆرا وەربگیرن ڕۆژی تاقیکردنەوەی توانستی زانستی خوێندنی باڵا دەکەن بۆ ئەمڕۆ ژمارێکی زۆریش لە قوتابیان با بڵێن داوایان کردووە کە ببنە قوتابی پێشکەشیان کردووە بەڵام ئیتر لە نێوان 15,000 قوتابی ڕاستە چەند قوتابی وەردەگیرێن بەڕاستی چونکە زیاتر لە 15,000 کەس بەشداریان لەم تاقیکردنەوە توانستی زانستی خوێندنی باڵا کردووە و بڕیارە کە ئەمڕۆ بەشداربوون و لە سەرجەم زانکۆ حکوومیەکان یاریێمی کوردستان تاقیکردنەوەی توانستی زانستی بۆ خوێندنی دکتۆرا ماستەر و دیبلۆمی باڵا بەڕێوە بچێت و زیاتریش لە 15,000 کەسیش داواکاریان پێشکەش کردووە بۆ خوێندن لە پسپۆڕیە جیاوازەکانی زانکۆکان کە زیاتر لە 15,000 کەس داواکاریان وەکوتمان پێشکەش کردو بۆ هەریەک لەو خوێندنانە وەکوتم دکتۆرا و ماستەر دیبلۆمی باڵا کە ئەوەش زیاتر لە 7,500 کورسی خوێندن لە پسپۆڕە جیاوازەکان لەلایەن زانکۆکان و تەرخان کراوەتە لەو 15,000 7,500 کورسیان بۆ دابین کراوە ئیدی لەو 15,000 پێچێت نیوەیان بتوانن وەربگیرێن و چانسیەوە بە گوێرەی ڕاگەاندراوی وەزارەتی خوێندنی باڵاش ئاماری پێشکەشکاران بۆ ساڵی خوێندنی 2023 بۆ 2024 بریتە لە 15,728 پێشکەشکار بە شێوەیەک بۆ خوێندنی ماستەر 11,382 پێشکەشکار و بۆ دکتۆرا 2,692 پێشکەشکار بۆ دیبلۆمی باڵا کە دوو ساڵەی پزیشکی 177 پێشکەشکار بۆ دیبلۆمی باڵای یەک ساڵی ئەکادمی 1477 پێشکەشکار بەشداری لە تاقیکردنەوەکان دەکەن ئەمە بابەتە بۆ قوتابیەکان زۆر گرنگە بۆیە ڕەنگە زانیاری زیاتریان بووە بۆ مەبەستش ئێمە میوانمە لەگەڵ مامۆستا سەرتیب خاڵس بەڕێبەری خوێندنی باڵا لە فەرمانگەی توێژینەوە و پەرەپێدان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی مامۆستا سەرتیب زۆر بەخێر بێ بەیانی بەخێر هاتی زۆر سپاس بەخێر بن مامۆستا پێمان بڵە پێش هەموو شتێ ئەم 15,000 کە پێشکەشیان کردووە کە زیاتر لە 15,000یشە مەرجەکانیان چی بوو چۆن توانیان کە پێشکەشی و داواکاریە بکەن باینتان باش بەپێ ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 کۆمەڵێک مرج دانرا بۆ پێشکەشن بۆ خوێنی دیبلۆمی باڵا ماستەر دکتۆرا بۆ خوێن دیبلۆمی باڵا هەموو پێشکەشکارێک کاڵگیری بڕوانامێ بەکەلۆرۆز بێت و کۆنمرەکەی سەروی 50 بێت مافی پێشکەشکردنی هەیە بۆ خوێنی ماستەر هەموو پێشکەشکارێک ئەگەر هاتوالگیری بڕوانامەی بەکەلۆریۆز بێت و کۆنمرەی بەکەلۆرۆسی لە 16 بەرەوسەرەوە بێت مافی پێشکەشکردنیە بۆ خوێنی دکتۆرا بە هەمان شێوە پێویستە بڕوانامەی بەکەلۆرۆسی کۆنمرەکەی لە 16 بەرەوسەرەوە بێت و هەروەها کۆنمرەی ماستەری 170 بەرەوسەرەوە بێت ئەمە لە ڕووی کۆنمرەوە بۆ ئەگەر فەرمانبەر بێت پێویستە 2 ساڵ خزمەتی کە دەی دوای بەدەستێنانی بڕوانامی بەکەلۆریۆسە بێتن ئەگەر فەرمانبەر نەبێت ئەوە ئاسایی ڕاستەخۆ دەتوانێت دوای بەدەستێنانی بڕوانامی بەکەلۆرۆس پێشکەش خوێنی دیبلۆمی باڵا ماستەر دکتۆرا بکات ئەم بە شێوەیەکی مەرجە سەرەکیەکان کۆمەڵێک مەرجی دیکەش هەیە بەڵام ئەمانە مەرجە سەرەکیەکانی پێشکەشکردن هیچ کەسێک هەیە مەسەڵەن دەرفەتی ئەوی پێ بدرێت بەبێ تاقیکردنەوە بەڕسی وەربگرێت بەپێی ڕێنمایی هەموو پێشکەشکارێک پێویستە تاقیکردنەوەی توانستی زانستی ئەنجام دات و مەرجە دەرج بچێت لە تاقیکردنەوە ئەوانە یەکەمی بەشەکانیشن بەڵێ هەموو پێشکەشکارێک پێویستە لە تاقیکردنەوەی توانستی زانستی دەربچێت ئەمەش لە پێناو شەفافیت لە پرۆسی زانستی و بەدەهێنانی دادپەروەری لە نێوان پێشکەشکاران دابشکردنەکە چۆنە ینی لە ڕووی نمرەوە ینی با بڵێن کەسێک کە کۆی نمرەی سەروی نەوەڵتا کەسێکی دیکە کۆی نمرەی 60 چەندی پێویستە چۆنە ینی وردەکاری زیاتر بەڵێ سەرەتا هەموو پێشکەشارێک دەچێت تاقیکردنەوەی توانستی زانستی دوای ئەوەی کە دەرچوو ئینجا دێتە ناو پرۆسەی بەڵێ پێشبەرچێ وەرکێبەری لەسەر کورسیەکانی خوێندن هەر پێشکەشارە تاقیکردنەوەی توانستی زانستی دەرنەچێت ئەوە یەکسەر ناچێتە ناو پرۆسەی پێشکەشکردن بەپێ ڕێنماییەکان ئەگەر هاتو پێشکەشکار لە سەروی 6 هەر نمرەیەک چێبێتن نمرەیەک وەردەگرێت واتە ئەگەر 65 هەبێت 5 خاڵ وەردەگرێتن ئەگەر 90 هەبێت 30 خاڵ وەردەگرێت 70 هەبێت 10 خاڵ وەردەگرێت بۆ نمرەکان ترش بە هەمان شێوە لە تاقیکردنەوەی توانستی زانستی لەسەر 100 نمرە ئەنجام درێت دوای بە شێوەی نسبە و تەناسب دێتە سەر 30 نمرە مەرجە 15 نمرە بهێنێتن لە سەروی 15ەوە هەر نمرەی خاڵێک وەردەگرێت واتە ئەگەر پێشکەشکار 16 هەبوو خاڵێک وەردەگرێت ئەگەر 20 هەبوو 5 خاڵ وەردەگرێت پاشان ئەم نمرانە کۆ دەکرێتەوە دەبێتە نمرەی پێشبەرچێ بۆ خوێندنی دیبلۆمی باڵا پرۆسەی پێشبەرچێت لەسەر 3 بنەمایە نمرەی بەکەلۆریۆس
نمرەی تاقیکردنەوەی توانستی زانستی لەگەڵ مەرجی زمانی توانستی زمانی ئینگلیزی ئەگەر هەیبێت ئەمە بە شێوەیەکی ئارەزوماندا ئەگەر هەت بێت خاڵ وەردەگریت ئەگەر نەت بێت خاڵ وەرناگرێت بۆ خوێندنی ماستەریش بە هەمان شێوە لەسەر ئەم سێ پێوەرەیە کۆنمرەی بەکەلۆریۆس زمانی ئینگلیزی تاقیکردنەوەی توانستی زانستی بەڵام بۆ خوێن دکتۆرە کۆمەڵێک پێوەری دیکە زیاد کراوە لەسەر ئەم پێوەرەوەکو توێژینەوەی زانستی و داهێنانی زانستی و پرۆسی دڵنیایی زۆری و ئەمانەش دەچێتە سەر ئەم پێوەرانە. باشە مامۆستا تاقیکردنەوەکان چۆن ئامادەکراوەتە بە چ شێوازێکە لەسەر وەرەقەیە یاخود بە چ شێوازێکە و چ کەشێکی لەبارتان دروست کردووە بۆ کەسانە وەک چ کەسانێکن کە تاقیکردنەوە هەڵسەنگاندن بە پێشکەشکارەکانەکەن. بەڵێ تاقیکردنەوەکە بە شێوەی نووسین ئەنجام دەدرێت نەوەک بە شێوەی زارەکی ئەموو پێشکەشکارێک لە ئەمڕۆس کاتژمێریازە تاقیکردنەوەی توانستی زانستی ئەنجام دات و لە 2-4ەوە تاوەکو 4-6 ماوەی پێشکەشکردن بۆیە کاتێکی گونجاو لە بەردەم قوتابیان هەبوو بۆ ئەوخوایان ئامادە بکەن بۆ ئەم تاقیکردنەوەیە سەرەڕای ئەوەش لەلایەن هەموو بەشە زانستیەکان ئەو بابەتانەی کە پێویستن بۆ تاقیکردنەوە پێشتر بڵاو کراوەتەوە سەرچاوە درراوە بە پێشکەشکارن بۆ خۆیان ئامادە بکەن بۆ ئەم تاقیکردنەوە زانستیە تاقیکردنەوەکە بە شێوەیەک گشتی هەمان ئەو بابەتانە کە پێشتر لە خوێندنی بەکەلۆریۆس ئەوانەی کە بۆ ماستەر پێشکەش دەکەن خوێندویانە بۆ خوێندنی دکتۆراش ئەو بابەتانەی کە لە ماستەر و لە بەکەلۆریۆس خوێندوانن بە شێوەیەک گشتی سەر ئەو بابەتانە تاقیکردنەوەکە ئەنجام درێت تاقیکردنەوەکە تاقیکردنەوەیکی زانستیە و ئێمە وەکو وەزارەت خوێندی باڵا بە هەمەهەنگی لەگەڵ زانکۆیان هەموو هەوڵێکمانداوە بۆی تاقیکردنەوەکە هەم شەفافیت تێدا هەبێت هەم دادپەروەری تێدا بێت هەم یەکسانی تێدا هەبێتن لەسەر ئاستی باڵای وەزارەت و زانکۆکان و هەموو هەوڵێک دراوە بۆ ئەم تاقیکردنەوەیە تاقیکردنەوەیەک بێت هەم لە ئاستی وەزارەت و ئەوام لە ئاستی لە ئاستخواستی پێشکەشکاران بێت بۆ ئەوی بتوانین دەتفەتی دادپەروەری بەدی بهێنین کۆمەڵێک میکانیزممان گرتوۆتە بەر کە لەگەڵ زانکۆکان بۆ ئەوی تاقیکردنەوەکە هەم ستانداردێکی پرۆفشنال هەبێتن هەمیش بۆ ئەوەی دادپەروەری تێدا هەبێت قوتابیان هەست بە نادادپەروەری نەکەن. باش ئامۆستا سەرتیب خاڵس زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ ئێماوە بووی سپاس بۆی کە وەڵامی پرسیارەکاندا ئەگەرچی پرسیار لەسەر ئەم بابەتە زۆر بوو ڕاست وەڵامی تر کاتەکەمان بەم شێوەیە بۆ هیوایان لە داهات بتوان قسەی زیاتر بکەین لە بەرنامەی دیکە هیوای سەرکەوتن بۆ قوتابەکانیش دەخوازیین. زۆر سپاس سەرکەوتوو بن. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازیین.